سڵاوتان لێبێت. ئەمڕۆ سێ ڕۆژ بەسەر بڕیارەکەی دادگای فیدراڵی تێدەپەڕێت کە ماوە درێژکراوەکەی پەرلەمانی کوردستانی بەنادەستوری ناساند. کاردانەوەکانی بڕیارەکە زۆر بوون، بەڵام ئەوەی نەبینراو نەبیسترا کاردانەوەی دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان بوو، لەوانەش پەرلەمان و سەرۆکایەتیەکانی هەرێم و ئەنجومەنی وەزیران. بێدەنگی ئەم سێ لایەنە ڕەنگە زیانیان پێ بگەێنێت، ئەو تا سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان کە یەکێک بووە لەوانەی لەگەڵنەوەی نوێ سکاڵایان تۆمار کردووە دەڵێت باشترە پابەندی بڕیارەکە ببن. لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا هەردی عوسمان زومی سلێمانی داوا لە یوسف محەممەد دەکات ڕۆنتر قسە بکات لەبارەی ئەو مەترسیانەوە کە ڕەنگە ڕوبەڕووی قەواری هەرێم ببنەوە ئەگەر هاتوو پابەندی بڕیارەکانی دادگای فیدراڵی نەبن. ئەوە ژەرەبێ ئەو پرسیارە لە خۆیان بکەین، لە ڕاستیە پێویست بوو بێدەنگ نەبن، پێویست بوو پابند بن بە بڕیارەکەی دادگای باڵای فیدرالیەوە و پێویست بوو بیکەن بە دەرفەتێک بۆ چارەسەرکردنی ئەو تەنگژە سیاسی بەهۆی تەمدیدەوە هاتۆتەکایەوە، یعنی بەڕاستی ئەوەی کە ئێستا و تەنگژە سیاسی دروست کردووە بریتە لە تەمدید. سەبارەت بەوەی کە ئەگەر ئەو بڕیارە جێبەجێ نەکەن لە ڕاستیە شەرعیەتی دامەزراوەکانی هەرێمی کوردستان کۆتایی پێێت. ئێستا کۆتایی پێهاتەوە هەر شتێکی تر بکەن ئەوە بەدڵنیاییەوە عراق وەکو نقطەی زۆعف بەرامبەر بە هەرێمی کوردستانی قۆزێتەوە. من نازانم لە ماوەی نزیکە لەشکرکێشی بۆ سەرخاکی کوردستانەکرێت ئەمە بە دوورە بینم، بەڵام هەرەوەی کە مامەڵە لەگەڵ دامەزراوەکانی هەرێمی کوردستان نەکەن ئەوە خۆی بۆ خۆی فشارێکی گەورە بێ لەسەر ئەم دامەزراوانە لە هەرێمی کوردستان. و من مەترسیەکی تریژ ناشارمەوە بەڕاستی ئەوی ژەوەیە کە ئەگەر هەر هەموارێکی دەستوری لە عراق بکرێ، ئێستا لەم کاتەیە هەر هەموارێکی دەستوری لە عراق بکرێ و دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان کەم کاتەوە، ئێمە بە پێی مادەی 142 دەستور پێویستمان بە دوو لەسەر سێ پارێزگایە بۆ ڕەتکردنەوەی. ئێستا دەنگی دوو لەسەر سێ پارێزگامان نییە بۆ هەر تعدیلاتێکی دەستوری کە عراق بیکە و سەلاحیەتەکانی هەرێمی کوردستان کەم کاتەوە. ئەمە مەترسیە. جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی ڕێگایەکە کاتەوە بۆ چارەسەرکردنی تەنگژەی سیاسی لە هەرێمی کوردستان. جێبەجێ نەبوونی بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی دۆخی هەرێمی کوردستان هێندەی تر قەیراناویەکە و بەرەو لێوار ڕوخانیە بە. ئەوانەی وەکو مەترسی بۆ سەرقەواری هەرێم لێک دەدرێنەوە بریتین لە دەستکاریکردنی پشکی هەرێم لە پرۆژە یاسای بودجەی عێراق، مامەڵەکردنی ڕاستەوخۆی بەغداد لەگەڵ پارێزگاکانی هەرێم، هەروەها بڕیارەکەی دادگای فیدراڵی لەباری پەرلەمان و ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم. هەرەمڕۆ فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق لە سەرپشکی پارتی سەردانی سەرۆکی دادگای فیدراڵی عێراقی کرد. بە گوێرەی ڕاگەنراوێکی دادگای فیدراڵی بە گوێرەی ڕاگەنراوەکە دادگای فیدراڵی لەگەڵ فواد حوسێن باسی پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان دادگای فیدراڵی و ئەنجومەنە دەستوریەکانی وڵاتانی عەرەبی و جیهان کراوە، بەڵام کاتێک زومی سلێمانی لەو بارەیەوە پرسیاری لە یوسف محەممەد کرد ئەو بابەتەکەی وەکو فشارێک باس کرد. ئەم بەیانیە وەزیری دەرەوەی عێراق کە لە پشتی پارتیە سەردانی دادگای فیدراڵی عێراق ئەم سەردانە بۆ وەڵاهی ئەوانە بێ لە خۆیان بپرسی کە ئەو سەردان طبعاً بەدڵنیاییەوە لە ماوەی ڕابردوو فشاری گەورە لەسەر دادگای باڵای فیدرالی هەبوو. ئێمە ئاگاداری بەشێک لەو فشارانە بووین، تەنانەت هەر لە ڕووی عەلامیشەوە بیگرە ئەو بابەتەی ئەو هەموو هەڵای عەلامیان لەسەرکردن بە هەمان شێوە لە پشت پەردەشەوە سکاڵای یعنی فشاری زۆر لەسەر دادگای باڵای فیدرالی هەبوو هەستی پێکرا. دادگای فیدراڵی عێراق جگە لە بڕیارەکەی سێشەممەی ڕابردوو و پێشتر چەندین بڕیاری دیکەی لەبارەی هەرێمەوە دەرکردووە، هەر لە بڕیاری نادەستوری بوون و هەڵوەشانەوەی ڕفراندۆمی سربەخۆی کوردستانەوە تاوەکو نادەستوری بوونی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان و هەڵوەشانەوەی سەرجەم ئەو بڕیارانەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە تایبەتن با ڕەوانەکردنی پارە بۆ هەرێم. خواتان لەگەڵ.